لە فەراغی حکوومەتدا ڕێکخراوی هەڵوێست چەند ساڵێکە لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕایەنان و ڕێنمایی ئیداری بە فەرمانبەرانی حکومی دەدات تا شارەزای مافەکانی خۆیان بن و ئیش و کارەکانی هاوڵاتیانیش بەباشی ڕاپەڕێنن. بەرپرسی ڕێکخراوەکە دەڵێت ئەوان نستیان بەو فەراغە ئیداری کردووە و لە کۆی پرۆژەکەیان زیاتر لە 1000 فەرمانبەر بەشداری خولەکانیان کردووە و سوودمەند بوون لە وەرشە و ڕێنماییە ئیداریەکان. ئەم ئیشوکار و چالاکیانە ئیشوکاری حکوومەتن لە کاتێکە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێی هەڵەسن کاتێک کە فەرمانبەرێکدا ئەمەزرێت و ئەوانەشی کە چەند ساڵێکە ئەزمونیان هەیە ئەتوانم بڵێم ئاشنانین بە ئەرک و مافەکانی خۆیان ئەمەش گرفتی بۆ دروستکردن ڕەنگە هەندێک حاڵەت هەبێکە فەرمانبەر ڕوبەڕووی گرفتێک ڕوبەڕووی زوڵم لێکردن بووبەتەوە بەڵام لەبەر ئەوەی کە ئاشنانە بووە بە ئەرک و مافەکانی خۆی بە بەرگە و مادە قانون و یاساییەکان کە پاڵپشتی کارەکەی ئەەکەن ڕەنگە گرفتی بۆ دروست بوو بێتووە باجی ئەو کارانی دابێت. لە هەڵەبجە ڕێکخراوەکە چەندین دۆسەی مەترسیداری گەندەڵی و بە دوواداچوونی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان و گەندەڵی ئیداری لە سنوورەکە ئاشکرا کردووە. ئەوە ژوای کرد لە ماوەی ڕابردوودا ئەندامانی ڕێکخراوەکە ڕوبەڕووی ڕەش و فشار ببنەوە. ڕاوێژکارێکی یاسایی ئاماژە بۆ دەکات بۆشایی ئیداری و یاسایی لە فەرمانگەکاندا هەیە و ئەرکی حکوومەتە ئەو بۆشاییانە پڕ بکاتەوە. داخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە حکوومەت ماوەیەکی زۆرە دوورکەوتۆتۆ لەم بابەتی دەورە و وشیارکردنەوەی قانونی کە لە ئەسڵا ئەمە واجبی سەرشانی حکوومەتەکە بێ بە بەردەوامی ئەم دەوراتانە بکاتەوە بۆی بەردەوام فەرمانبەران بە یاسانویەکان بە ڕێنمانویەکان ئاشنا بکە بۆ ئەوی بتوان بە ڕێکوپێکی کاری هاوڵاتیان بەجێ بگەین. لەبەرەوە کاتێک کە ئەم ڕێکخراوە چۆتە ژێر باری ئەم بەرپرسیارەتیەوە بەڕاستی ئەرکێکی گەورەیان کردۆ سەرشانیان بە تەکید بۆشایی وشیاری یاسایی زۆرمان هەیە نەک لێرە تەنها لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڵکو لە هەموو کوردستانە ئێمە پێویستمان بەوەیە کە بەردەوام ئەپدەیتی فەرمانبەر بکرێتەوە بە تازەترین یاسا و ڕێنمایی و ڕێساکانی بواری وەزیفەی گشتی. بە دوواداچوون و خستنەڕووی کێشە و گرفتەکان و ئاشکراکردنی گەندەڵە ئیداریەکانی سنوورەکە باوکاری و پاڵپشتی ڕێکخراوی نێدی ئەمریکیە. لەو چوارچێوێژدا وەرشەی ڕاهێنان و ئاشناکردنی فەرمانبەر بە مافەکانی بۆ فەرمانبەرانی ناحیی بیارە بەڕێوەچوو. ئامانج لە کارەکانی ڕێکخراوەکەش بە شێوەیەکی گشتی بە دوواداچوون وەڵسەنگاندنی کار و پرۆژەکانی فەرمانگەکانی سنووری پارێزگاکەیە و ئاشناکردنی فەرمانبەرانە بە ئەرک و بەدەستهێنانی مافەکانیان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیی بیارە.